سڵاوتان لێبێ بەڕێزان، نیوەڕۆتان باش، بەخێر بێن سەرچاومان ببورن. کاتەکەی کەمێک لە نیوەڕۆ نزیک بوو، بەڵام بۆ ئەوەی کە گفتوگۆیەکی کراوە بکەین بە ئیسراحەت کۆمەڵێک ڕاوسەرنج و ئارایی خۆمان بگۆڕینەوە، وتمان لەوانەیە کاتەکە زیاتر بخایەنێت، بۆیە پێمان باش بوو کەمێک زوو دەست پێ بکەین، هەرچەند کەمێک لە کاتی خۆمان دواکەوتین بە بۆنەی هەندێک لە میوانەکانەوە. خۆشەویستان، ئێمە ئەمڕۆ لێرەین وەکو پلاتفۆرمی کوردستان بۆ پرسە نیشتیمانیەکان، خۆمان بە خۆشحاڵە زانین کە لە خزمەت ئێوەداین. ئەم بەڕێزانەی کە لێرن هەمووتان خەڵکانێکن کە بەتایبەت داوەت کراون، بەتایبەت کوردترین داوەت کراون بۆ ئەوەی کە پرسوڕا و گفتوگۆ و نقاشێکی جدی بکەین لەسەر پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغداد، هەرێم و حکوومەتی ئیتیحادی، هەرێم و ناوەند، ئاستەنگەکانمان چین و چۆن چارەسەری بکەین، چۆن دەتوانین چارەسەری ئەو کێشە و گرفتانە بکەین. دروستە هیچ کامان لەوانەیە لە شوێنێکان نبین کە بڕیاردەری ئەو پەیوەندیە بین، بەڵام بە دڵنیاییەوە بەڕێستان وەکو خەڵکێکی نوخبە، وەکو ئەندامانی پەرلەمان لە کوردستان و لە عێراق هەر ئێستا و خولەکانی پێشوو و کەسایەتی سیاسیەکان، ئەکادیمیستەکان کە لێرەن، حتمما ڕاوسەرنج و تێبینی خۆتان بەجددی هەیە لەسەر و بابەتە. پێمان خۆش بوو ئەمڕۆ لێرە بەیەکەوە ئەو گفتوگۆیە بکەین و حتمما پێش گفتوگۆ دەستپێکردن نەتیجەی ڕاپرسیەک کە پلاتفۆرم و بۆردی توێژینەوە لە ماوەی 2 هەفتەی ڕابردوودا ئەو ڕاپرسیەی ئەنجام داوە کە ئێستا لە بەردەست بەڕێستانایە و وەکو کوڕاسەیەک ئامادە کراوە لە بەردەست بەڕێستانە هەیە و دوایش دەیدەنە ڕاگەیاندنەکان. گفتوگۆ لەسەر ناوەڕۆکی ئەو ڕاپرسیە بکەین لە دوایەوەی کە عەرزەکرێت، کێشەکان لای هاوڵاتیان، لای خەڵکی گشتی، لای خەڵکی ڕۆشنبیرەوەی کە ڕاپرسەکەی ئەنجام داوە، ڕاپرسەکەی پڕ کردوێتەوە، کێشەکان بە جۆرێکن کە لەوانەیە جیاواز بن لەوەی سیاسیەکان بیری لێ ئەکەنەوە، لەوانەیە جیاواز بن لەوەی کە حکوومەت هەم لە ناوەند هەم لە هەرێم بیری لێ ئەکاتەوە. کێشەکان لەوانەیە هۆکارەکانیان لای هاوڵاتی شتێک بێت، لای سیاسیەکان شتێکی تر بێت، هەر وەک چۆن لە ناو هێزە سیاسیەکانیشا لە نێو یەکە فەرمیەکانی حکوومەتیشدا بە هەموو دەسەڵاتەکانەوە ئارایی جیاواز هەیە. هەندێک پێیان وایە کە حکوومەتی عێراق هۆکاری ڕێگنەکەوتنە لەگەڵ هەرێم و بەردەوامیدان بە کێشەی چەندین ساڵە، هەندێک پێیان وایە نەخێر بە پێچەوانەوە حکوومەتی هەرێم و دەسەڵاتی کوردی هۆکارە بۆ ڕێگنەکەوتن لەگەڵ بەغداد، هەندێک پێیان وایە نەخێر دەستوەردانی دەرەکیە بۆتە هۆکار لە ڕێگنەکەوتنی نێوان هەرێم و ناوەند. تازەترین قسەوەیە کە ئەمڕۆ پەرلەمانتارێک دەڵێت ڕێککەوتنێکی ژێربەژێر هەیە بۆ ئەوەی حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەند ڕێک نەکەون، حکوومەتی ئیتیحادی ڕێک نەکەون. هەموو ئەم ئارائانە لەگەڵ بیر و بۆچوونی هاوڵاتیان کە لەم ڕاپرسیا جێکراوەتەوە دەخێنە ڕوو بۆ بەڕێستان، دەبنەتەوەری گفتوگۆمان ئەمڕۆ. ئێمە ئەوەی کە ئامانجمانە تەنها گفتوگۆیەک نییە لێرە کە چوینە دەرەوە، هیچ ئەنجامێکمان نەبێت. ئەوەی کە ئامانجمانە ئەوەیە گفتوگۆکەی ئێمە بەرهەمێکی هەبێت، بتوانین وەگەوەی کە ڕاگەیاندنەکان و کامێرای تایبەتی خۆمان هەموو گفتوگۆکە ڕیکۆرد دەکات. چەند بەڕێزێکمان لێرە لە پلاتفۆرم کە مەحزەرەکە هەمووی دەنووسن بۆ حکومەی کە ئێوە خەڵکێکی نوخبن لێرە ئامادەن، مەحزەرەکە هەمووی ئەنووسن. دوایی نەتیجەی ئەم ڕاپرسیە کە دەکرێتە توێژینەوە، نەتیجەی گفتوگۆکە و ڕاستپاردەی پلاتفۆرم ئەکرێتە کوڕاسەیەکی گەورەتر، ئەکرێتە کتێبێکی گەورەتر، ئەدرێتە لایەنی پەیوەندیدار، چ لە پەرلەمان، چ لە حکوومەت، چ لە حکوومەتی ئیتیحادی، چ لە ئەو ڕێکخرا و سنتەر و هەر کەسێکە معنی بێ بە بابەتەکە، بۆ ئەوەی بڵێن تا ئێستا ئەگەر هەرێم و عێراق کێشەیان هەبوو بێت، لەوانەیە ئاڕاعەکانمان وا بێت کە نەتوانرابێ حەل بکرێت لە نەزانینەوە بێت، لەوانەیە غەڵەتەکە لە هەرێمی کوردستانەوە نەبێت. ئەم ڕاستپاردەی ئەدەینە لایەنی پەیوەندیدار بوو ئەوەی بتوانین بە جۆرێک لە جۆرەکان ببینە هۆکارێک بۆ ئاسانکاریەک بۆ دۆزینەوەی ڕێگەچارەیەک لە پەیوەندیەکانی نێوان هەرێم و ناوەندا. بەیوان ئەمڕۆ هەمومان گفتوگۆیەکی جددی بکەین، هەمووان بەشدار بن بۆی کاتێکی باشمان لەبەردەستایە، وەک گوتم بۆی گفتوگۆیەکی جددی بکەین. ئێستا بەڕێز دکتۆر ئاڤێستا سەرپەرشتیاری پلاتفۆرم وتەی بە خێراتن بۆ پێشەکیەک باس دەکات. دواتر ئێمە لە داتاشۆکە نەتیجەی ڕاپرسیەکە وەگەوەی کە لە بەردەمتانایە عەرزەکرێت
دوایەوە دەستەکەین بە گفتوگۆکردن و هەموو بەشداربووان کە لێرەن ئەتوانن ڕاو سەرنج و تێبینی خۆیان لەسەر هەر بابەتێک بڵێن بەسپاسەوە کە دیسانەوە ئامادەبوون لەگەڵمان و دەستان خۆش بێت فەرموو دکتۆر. ئەم کاتتان باش بەڕێزان بەخێرهاتنی هەموو لایەکەکەم بەڕاستی ماندوو بوون کاتێک لە کاتی خۆتان گرتووە لەم مۆزۆ زروفەیە کە بەدەم داواکاری ئێمە و بانگێشتکردنی ئێمەوە بێن بۆی کۆببینەوە لەسەر پرسێکی ئاوەها جددی سوپاسی هەموو نوێنەرانی حیزبەکان و لەگەڵ نوێنەران لە ئەنجومەنی با بڵێن لە پەرلەمان و لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە هاتوون بەدەنگمانەوە هەموو ئەو ڕۆشنبیرانە و هەموو ئەو کەسانی کە ئەیانەوێت گۆڕانکاریەک لەناو ئەم کۆمەڵگەیە ڕووبات یاخود حاڵی بەرەو باشتر بڕوات هاتوون بەدەنگ بانگهێشتەکەمانەوە. لە ڕاستیە پلتفۆرمی کوردستان بۆ پرسە نیشتیمانیەکان کار لەسەر پرسە نیشتیمانیەکانەکات لەسەر هەموو ئەو پرسانەی کە بە تەنگاوتەنگی پەیوەندی هەیە بە تاکی ئەم نیشتیمانەوە ئیتر ئەو پرسە چ بچووک بێت چ گەورە بێت لەسەر ئاستی ئابووری بێت سیاسی بێت هەچ ئاستێک بێکە پەیوەندی بە ژیانی ڕۆژانی هاوڵاتیەوە هەبێ پلتفۆرمی کوردستان هەوڵ ئەیات ئەو شتانە بخاتە ڕوو ئیتر یاخود چەمکەکە سەر لە نوێ پێناسەکردنەوەیەک بێ بۆی یاخود کێشە و گرفتێک بێ کە بەدەمەوە چوونێکی هەبێ بۆی. پلتفۆرمی کوردستان لە 5 بۆردی سەرەکی پێک هاتووە کە ئەوانیش بۆردی لێکۆڵینەوەی استراتیژین کە ئەمڕۆ ئەم کۆبوونەوەی ئێمەیان با بڵێن سازش کردووە ئەوان هەستاون بە ڕاپرسیەکەی بە دواچوونەکان بە هەموو ئەو پێویستیانەی کە پێویست بوو بۆ ئەم کۆبوونەوەیە جێبەجێیان کردووە. هەروەها بۆردێکی ترمان هەیە کە بۆردی ڕاگەیاندنە بۆردی سەرکردایەتیکردن لەگەڵ بۆردی چالاکیە مەدەنیەکان و بۆردی کللتوری. لە بۆردی کللتوریا دەست ئەبرێت بۆ هەموو ئەو بابەتانی کە پەیوەندیان بە کللتوری کوردەواریەوە هەیە یاخود بە کللتورێکی نیشتیمانیەوە هەیە کە کورد کۆکاتەوە لەگەڵ هەموو ئەو لە دەوڵەتانی تر کە بەردەوام لەگەڵ نەتەوەکانی تر کە بەیەکەوە ئێمە کارلێکردنمان هەبوو پێکەوە ژیانمان هەبووە. هیوادارم کە ئەم کۆبوونەوەی ئەمڕۆمان ئەنجامێکی باشی گفتوگۆ لە دوای خۆی بەجێ بهێڵێت بۆ ئێمە وەکو بەڕێز کاک هاوکار ئاماژەی پێیا بیکەنە پاکێجێک و ئاراستەی لایەنی دیاریکراوی بکەین و مامۆستا هۆشمەند بە سوپاسەوە لەسەر ئەم ڕاپرسەی کە پێشتر ئێمە کارمان لەسەر کردو ماوەیەکی باشە خەریکن پێوەی و ماندوو بوون پێوەی شەرحێکی باشمان باتێ بۆ ئەوی بەرچاوی بەڕێستان ڕوون بێ لەسەرەوەی کە هاوڵاتی چۆن بیرەکاتەوە پرسیارەکانی بە چ شێوەیەکن وەڵامەکانیشی بە چ شێوەیەک ئاراستە ئەکات و هیوادارین کە ئەم کۆبوونەوەیمان ئامانجدار بێت و لە شوێنی گونجایی خۆی کە ئاراستە ئەکرێت ئەوانیش وەڵامێکی گونجاوترمان بنەوە بۆ ئەوەی شتێک لە ژیانی خەڵکی بگۆڕین و ئاسانترێکی بکەین. سوپاس بۆ هاتنتان جارێک تر بەخێر بێن سەرچاو. زۆر سپاس بۆ دکتۆرا بەستا سەرپەرشتیاری پلتفۆرم. بەڕێزان ئێستا پێشەوە دەست پێکەن بە سلایدەکان پێم خۆشە هاوڕێیانمان لە کەناڵەکانی ڕاگەیاندن ئاگادار بکەم. ئەم خەڵکەی کە لێرەن هەمویان نخبەن معنین بە بابەتەکەوە حتمما بۆ بەڕێستان گرنگە کە بۆ راپۆرتەکانتان بۆ ڕاستەخۆکانتان لێدوانیان لێوەربگرن. بۆیە داوایەکمان هەیە ئێمە لە دەرەوە هەم ستێجێکمان دیاری کردووە هەم ئاڵای کوردستان و عێراق و لۆگۆی پلتفۆرمیشمان داناوە بۆی لێرە قەرباڵخێک دروست نەبێت تکایە ئەگەر لێدوانێکتان لە یەکێک لەم بەڕێزانە ویست بچنە دەرەوە بۆ ئەوەی لەوێ هەم بە ئیسلاحاتەوە ئیشەکەی خۆتان بکەن هەم لێرەش قەرباڵخێک دروست نەبێت کە هاوڕێکانی ترمان گفتوگۆکەیان لێ تێک بچێت. ئێستا دەستەکەن بە عرضکردنی سلایدەکان لەلایەن بەڕێز مامۆستا هۆشمەنەوە بۆیە داوا لە هاوڕێیانمان لە کەناڵەکانی ڕاگەاندنەکەن بۆی ئەم برادەرانەی ئێرە ئەم هاوڕێیانە لێرە بە جوانی سلایدەکان ببینن هاوکاریمان بکەن سوپاسیانەکەین.